ئایا تاکو ئێستا لە خۆتت پرسیوە بۆچی لە هەنگاوەکانتدا بۆ گەیشتن بە ئامانجەکانت سەرکەوتوو نابیت؟ ئایا هەرگیز بیرت لەوە کردووەتەوە کە بۆچی کەسانێگەن لە تۆ سەرکەوتووترن یاخود دەتوانن ئامانجەکانیان بەدی بهێنن بەڵام تۆ ناتوانیت؟ یەکێک لەو هۆکارانەی بەرەو شکستێنان دەتبات بریتیە لە بۆڵە بۆڵکردنی زۆر، لەوانەیە بۆ چەند چرکەیەگە و بۆڵە ئارامت بکاتەوە، بەڵام لە ڕاستیدا گەورەترین هۆکاری بە فیرۆدانی کات و بڵاوکردنەوەی وزەیەکی نەرێنیە، هیچ سوودێکی نییە. لە کاتێکدا تۆ دەتەوێت چارەسەرێک بۆ کێشەکانت بدۆزیتەوە و پەنا دەبەیتە بەرەو کارە نەرێنیە. یەکێکی تر لە هۆکارەکان ئەوەیە کە تۆ کەسێکی ڕێکخراوەیی نیت، ناتوانیت ئەو شتە بدۆزیتەوە کە بە دوایدا دەگەڕێت، بۆ ئەوەش لە کارەکەتدا دوات دەخات، هەندێک جاریش تووشی دڵە ڕاوکێ و تووڕەیی دەبیتەوە. بەڵام ئەوە چارەسەرەکەی زۆر ئاسانە، تەنها پێویستت بەوەیە شتەکان ڕێک بخەیتەوە، هەموو ئەو شتانی کە تەنیا کاتت لێ دەبن لایەن ببە و ئەوانەشی کە بۆت گرنگن دەتگەێنە سەرکەوتن پەرەیان پێ بدە. ئەگەر تۆ کەسێکیت کە بەردەوام دوا دەکەویت و ڕێزی کات ناگریت، ئەوە تۆ کەسێکی نابەرپرسیاریت، بۆیە پێویستە ڕوبەڕووی ئەو کێشەیە ببیتەوە، کاتەکانی ژیانت بە فیڕۆ نەدەیت، چونکە زیانی زۆرت لێ دەدات، هەندێک جاریش ناچارت دەکات درۆ بکەیت، پاساوی ناڕاست بهێنیتەوە، لە کاتێکدا هیچ کەسێک ئارەزوو ناکات کە گوێی لە پاساوەکانت بێت. یەکێکی تر لە هۆکارەکانەوەیە کە زۆر جار لە مێشکتدا چەند بیرۆکەیەکی بەسوود هەیە، بەڵام بەهۆی ئەوەی کە جەخت لەسەر هیچ کامێکیان ناکەیتەوە واد لێ دەکات مێشکت بەربڵاو ببێت و نەتوانیت ئامانجەکە دیاری بکەیت. بۆ ئەوەش پێویستە گرنگی بە بیر و بۆچوونە تایبەتیەکانی خۆت بدەیت و هەوڵی لەگەڵدا بدەیت تا بیگەێنیتە جێ. هەروەها کاتێک بارودۆخێکی ئەستەم دێتە پێشەوە لێت زۆر بە ئاسانی واز دەهێنیت، سەیری شتەکەت دەکەیت. گەر ناتوانیت بەو شێوەیە بیت دەبێت ببیتە کەسێکی کۆڵنەدەر، لە شکستهێنان نەترسیت. وتەیەگێ دەڵێت یەکەمین هەنگاوەکانی کارکردن بە شکستهێنان دەست پێ دەکات، وەیە هیچ کێشەیەک نییە گەر کارەکەت لە یەکەمین هەوڵداندا سەرکەوتوو نەبێت، لێت گەورە نەبێت، چونکە ئەوە کارێکی زۆر ئاساییە، بەڵام بەردەوامبوو دەتگەێنێتە سەرکەوتن. لەگەڵ هەموو ئەمانەشدا تۆ کاتێکی زۆر بە سیرکردنی تەلەڤیزیۆن و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەسەر دەبیت، ئەوەش زۆرترین کاتت لێ دەبات، ماندوود دەکات، زۆر جاریش دەبێتەوەی ئەوەی کارەکانت دوا بخات. ئەمەش بە یەکێک لە گرنگترین هۆکارەکانی شکستهێنان دانراوە، بۆیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە دەبێت دان بە هەڵەکانی خۆتدا بنیت تا بتوانیت ڕوبەڕوویان ببیتەوە. دەوترێت گەر خۆت بڕوات بە توانەکانی خۆت نەبێت، لە کاتێکدا توانایەکی زۆر لەوە زیاترت هەیە، هەرگیز یارمەتیت نادا لە ژیانتدا سەرکەوتوو بیت. لە کاتێکدا تۆ ئەو هێز و توانایەت هەیە، تەنها پێویستت بەوەیە کە کاری پێ بکەیت و بڕوات بەخۆ دەبێت کە تۆ دەتوانیت.